بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خۆی گەورەتان لەبێ بەڕێزان، خۆشحاڵم کە لە خزمەتتانە بووم بۆ پێشکەشکردنی کۆرسێکی نوێ سەبارەت بە زمانی عەرەبی کە ئەم کۆرسەمان تایبەتە بە زانستی سەرف یا وەکو زانستی التەصریف کە قسە لەسەر وشە ئەکا و فێری وشە سازیت ئەکا، وشەی عەرەبی چۆن پێک دێ و بینا و هەیکەلی وشەکە چۆنە. ئەم کۆرسە طبعاً بۆ ئەو کەسانەیە کە یەکەم جاریانە زانستی سەرف خوێنن یا وەکو شتێکیان خوێندووە لە زانستەکە، بەڵام هێشتا یاساکانی زانستەکە لە مێشکیانە جێگیر نەبووە. بۆیە ئینشاءڵڵا بە وردی لە خزمەتیانە ئەبم کە وەکو لیڤڵی یەکەمی ئەم زانستە ئەم کۆرسیان پێشکەشەکەم، هیوادارم ئینشاءڵڵا جێگەی سوودی هەمووان بێت. سەرەتا پێشەوەی بچینە ناو بابەتی تەصریف، ئێمە پێویستە بزانین زانستی زمان بۆی هەر زمانێک فێربی کۆمەڵە شت پێویستە بۆ تۆ. یەکەمیان پێویستە فێری معنای وشەکان بی کە پێوتری مەتنی لۆغا و معانی کەلیمات، واتە ئەو وشەیە کە تۆ ئەتەوێ فێری بی یەکەم جار معناکەی یەتە بەرگوێت، شتێک لە معناکەی ئەزانی بەس مەرج نییە زۆر دقیق و ورد بێ. دووهەم زانست لە دوای ئەوە کە خۆناغێک ئەچیتە پێشەوە پێویست بە زانستی سەرف، واتە زانستی سەرف کە بڕیارە ئەم کۆرسە ئینشاءڵڵا لە خزمەتتان نابووم بۆ ئەو بابەتە، باز لە پێکهاتەی وشە ئەکا کە تۆ وشەیەک دروستەکەی لە زمانی عەرەبیە بە چ شێوازێ دروستیەکەی، بە چ شێوازێ مەسەلەن ئەیکەیتە کردداری کەتە فعل یا کار، مەسەلەن ئەیکەیتە ئیسم بەکاری هێنی بۆ ناو هەمان وشە و چ گۆڕانکاریەک لە وشەکانە ئەەکەی. ئەمە پێویست بە زانستی سەرفە تاوەکو ئەو بزانی. قۆناغی دواتر بریتە لە زانستی نەحو کە باس لە ڕستە ئەکا، چۆن ڕستە سازی چۆن ئەەکەی، چۆن ڕستە دروست ئەەکەی لە زمانی عەرەبیە. لە سەروی ئەوەوە کە گەشتیتە کۆتایی پێویست بە زانستی ڕەوانبێژی هەیە بۆی فێری نەک هەر معنا سەطحی و ئاساییەکانی وشەکان ببی، بەڵکو فێری ئەوە ببی کە معنای تر دروستکەی و هەروەها لە دەقە ئەدەبیەکان تێبگەی و چێژی زمان و قسەکردن بکەی. بۆیە دوای ئەوەی معنای وشت زانی پێویست بە تەصریف هەیە. ئەم کۆرسە من لە خزمەتتانە بم بۆ ئەو بابەتە. تەصریف با بزانین چییە؟ پێناسەی لوغەوی کراوە، پێناسەی ئیستیلاحی کراوە. طبعاً پێناسەی لوغەوی هەر شتێک زمانەوانی، واتە خودی ئەو وشەیە کە بەکاریە بۆ ئەو زانستە بە معنای چییە. هەندێک جار زانستی وامان هەیە وشەکە ناوەکەی پەیوەندی بە هینەکەوە نییە، پەیوەندی بە زانستەکەەوە نییە، بەڵام یەکەم جار لە شتێکەوە هاتووە ئیتر بەو ناوەوە ناویان ناوە. بۆ نمونە بەسەرەن زانستی نەحو، زانستی نەحو باسی ڕستە ئەکا لە کاتێکا وشەی نەحو تقریبا لە کوردیا بە معنای وەکوویەت، وەکو یعنی زانستی نەحو یعنی وەکو. بۆ چونکە چیرۆکی زانستەکە ئاوایە کاتی خۆی بابەتێکی وا بۆ و توانە وەکو ئەوە تۆ مەسەلەن ڕستە دروستکە یا وشە دروستکە. ئیتر زانستەکە ناون، یعنی معنای لوغەوی زۆر جار کە ئیخوێنین لە هەندێک زانستەکانە ئەوترێ معنا لوغەویەکەی ئەوەی و ئیستیلاحەکەی ئەوەیە. لوغەویەکە تەنها باس لە وشەکە ئەکا، وشەی ناوی زانستەکە. ئەو زانستە ناوێکی هەیە، ناوەکە یعنی چی؟ ئەوەی کە گرنگە معنای ئیستیلاحیە طبعاً، بەڵام عادەتەن و عادەت کراوە کە معنای لوغەوی شتەکەیش باس کرێت کە زمانەوانیەکەیە. لێرە ئێمە باسی ئەەکەین بریتە لە تەصریف. تەصریف بریتە لە تەغییر، واتە گۆڕانکاری. زانستەکە لەوەوە هاتووە بۆ چونکە ئامانجی زانستەکە گۆڕانکاریە. لەوێەوە ئیتر گۆڕانکاری وشەکانە لە قاڵبێکەوە بۆ قاڵبێکی تر. لەوێەوە ئیتر ناوی زانستەکەیان ناوە زانستی تەصریف یا زانستی سەرف، هەمان تقریبا مەفهومی هەیە. پێناسەی ئیستیلاحی ئەم زانستە بريتيا لتي بريتيا لتحويل المصدر إلى صيغ مختلفة لمعاني مقصودة لا تحصل إلا بها. أما بناس اصطلاحي كيتي اصطلاحي يعني شي يعني أو كساني كخريك بوزان استوى الريك كوتون لسروي أمزان استأوى به كاتك على تصريف ما بس تغييرني ما بس أم معنى اصطلاحية كاتك تواسي وش سازي أكي عليه صرف يا عليه تصريف ما بس معنى لغوية كنية ما بس شيء أو معناه كالنيوان أهلي أو زانستا ريك كوتون لسريكا
بەو معنایە بەکاری بێنن لەبەرەوە پێوتێ معنای ئیستیلاح یعنی خەڵک سوڵحیان کردووە لەسەر ئەوەی ئەو ناوە بەکاربێنن بۆ ئەم زانستە لە فەرهەنگی ئەو جۆرە کەسانە ئەم زانستە ئاوایە بریتیە لە تەحویل یعنی چی یعنی گۆڕین شتێک ئەگۆڕی بە شتێکی تر چی ئەگۆڕی لە سەرفا المەصدر واتە چاوگی وشە عادەتەن هەموو وشەیەک چاوگێکی هەیە لەم چاوگەوە ئیتر وشەی تری لێ دروستەکەی چاوگی وشەکە ئەهێنی کە ئیسمێکی مجەڕەدە واتە ئیسمێکی تاکو تەنهایە هیچ اعتیبارێکی تری نییە مەسەلەن بۆ نمونە بەسرابێ بە زەمانەوە بەسرابێ بە مەکانەوە کات و شوێنەوە یعنی مەسەلەن بۆ خاوەنی شتێک بەکاربێت یعنی فقط وشەکە کە یەکەم جار دانراوە سەرەتای پێکهاتەکەی کە مەفهومی ئیسمیەتی تایە چونکە ئینسان بەو شێوە فێری زمان ئەبێ یعنی یەکەم جار یەکسەر فێر نابێ بڵێ بخوێنەرەوە چونکە بخوێنەرەوە کارێکی معقەدە هەم مەسەلەن زەمەنی تایە واتە لەمە دوا ئەمرت پێ ئەەکەم ئەو کارە بکەی هەم ئەمری تایە یعنی کۆمەڵە شتی تریشی پێوە لەکاون یا مەسەلەن ئەخوێنمەوە یعنی هەم باز لە داهاتوو ئەەکەی تۆ داهاتووت لکان بە مەفهومی قسەکەوە لەبەرەوە چاوگی ئەم بابەتە بریتیە لە مەسەلەن خوێندنەوە یا خوێندن یا خوێندنەوە ئەسڵی مەسەلەکەیە ئەسڵی چاوگەکەیە یەکەم جار کە ئەو کردارە ڕوویاوە ناونراوە خوێندم ئیتر لە دوای ئەوەوە بخوێنەرەوە و ئەخوێنمەوە و مەسەلەن خوێندیەوە و ئەو شتانە دروست ئەەکەین بۆیە ئێمە ئیشمان بە چاوگە یەکەم جار چاوگەکە ئەهێنین چونکە مەسڵەکەی بەسیتە واتە مەفهومێکی سەرەتایی هەیە شتی تری اعتیباراتی تری بۆ نەهاتوون لەبەرەوە بۆیە ئەڵێن ئەسڵەکە چاوگەکەیە مثلا ناڵێن ئەسڵ لە وشا بریتیە لە فعلی مضارع ناڵێن ئەسڵ بریتیە لە فعلی ئەمر ئەڵێن ئەسڵ بریتیە لە چاوگی وشە مەفهومێکی بەسیت و سەرەتایی هەیە چونکە معنایەکە و ئەو ناوە نراوە لەوێەوە پاشان شتی تری لێ دروست ئەکرێت لە سەرفا بریتیە لە تەصریف بریتیە لە تەحویلی مەصدەر واتەم ئەم چاوگەی کە هەمانە گۆڕانکاری بەسەرهێنین بۆچی ئیلا صیغین مختلفە بۆ چەند قاڵبێکی جیاواز صیغە کە زۆر لە مەوردووە لەوە بەکاری بێنین صیغە قاڵبی وشەیە مەسەلەن بۆ نمونە ڕابردوو وشەی ڕابردوو مەسەلەن فعلێکمان هەبێ کلمەتمان بە ڕابردوو صیغەی خۆی هەیە قاڵبێکی خۆی هەیە بۆی وشەیەک بکەیتە ڕابردوو ئەبێ ئەو قاڵبەی بیتێ ڕانەبردوو قاڵبی خۆی هەیە فەرمان قاڵبی خۆی هەیە وهكذا باقی نەکانی تریش باقی صیغەکە ئەمانە پێوتێ صیغە واتە قاڵب تۆ ئەم چاوگە ئەهێنی ئەی گۆڕی بۆ لای چەند قاڵبێکی جیاواز تەمرینی ئەوە ئەەکەی چۆن ئەم چاوگەی کە هەتە بتوانی بیخەیتە چەند قاڵبێکی ترەوە لمعان مەقصودەت بۆچی ئەوە ئەەکەی لەبەر چەند معنایەکی جیاواز کە مەبەستت یعنی بە مەبەست تۆ تەغیر ئەەکەی گۆڕانکاری لە وشە دروست ئەەکەی هەروەکو چۆن کەسێک مەسەلەن مادەی بۆ نمونە ئاڵتونی بەدەستەوەیە ئاڵتونجیە یەت ئەیکا مادە خامەکە بریتیە لە ئاڵتون چاوگەکەیشمان لە زانستی سەرفا بریتیە لە چی بریتیە لە مەصدەر ئەم مادەیە ئەهێنین ئاڵتونجیەکە ئەیکا بە گوارە یەکێتر ئەیکا بە بازن یەکێتر ئەیکا بە مستیلە لەبەرەوە قاڵبی مستیلە قاڵبێکی سەر بەخۆیە قاڵبی گوارە قاڵبێکی سەر بەخۆیە قاڵبی بازن قاڵبێکی سەر بەخۆیە ئەمانە صیغن یعنی قاڵبن بۆ ئەوەی ببێ بە بازن پێویستە بیکەی بەو قاڵبە بۆ ئەوەی ببێ بە مستیلە پێویستە بیکەی بەو قاڵبە بە هەمان شێوە تۆش لە سەرفا چاوگێکت هەیە ئەم چاوگە بۆ ئەوەی بۆ نمونە بیکەیتە ڕابردوو ئەبێ بیخەیتە قاڵبێکەوە بیکەیتە ڕانەبردوو ئەبێ بیخەیتە قاڵبێکەوە بیکەیتە داخوازی ئەبێ بیخەیتە قاڵبێکەوە لەبەرەوە لە پێشە معناکە مەقصودە لە مێشکی تۆ هەیە یعنی مەبەست و ئەوەیە هەمان چاوک ئەمری پێ بکەی ئەیکەیتە ئەمر مەبەستت ئەوەیە هەمان چاوک
معنای ماضی لێ ڕابردووی لێ دروستکەی ئەیکەیتە فعلی ماضی، یعنی معناکان مەبەستن، مەبەستەکە پێش ئەکەوێ و پاشانیت ئەم چاوگەی کە هەیەتە هەتا ئەیخەیتە سەر ئەو قاڵبەی کە تۆ مەبەستە. لا تحصل إلا بها، ئەو معنایە دەست ناکەوێت تا نەیخەیتە ئەو قاڵبەوە. مەسەلەن بۆ نمونە ئەگەر تۆ بتەوێت بە کەسێ بڵێ بخوێنێتەوە، ئاوا فعلی خوێندنت هەیە یا خوێندت هەیە، بڕۆ لە پاڵیا بۆسەوە بڵێ خوێند، تێناگا یانی چی؟ یا بتەوێت بڵێ من ئەمەوێت دوایی بخوێنمەوە، مەسەلەن هەر بڵێ خوێند، تێگا نەخێر، ئەبێ بتە ئەو قاڵبە وەرگری کە بۆ ئەو حاڵەتە دانراوە، بۆ قاڵبی مەسەلەن داهاتوو مەسەلەن دەخوێنم دانراوە، ئەبێ خوێن بکەی بە نەخوێنم، یا بۆ قاڵبی فەرمان بخوێنە دانراوە، قاڵبێکی تایبەتە لە زمانی کوردیە، لە عەرەبیشە بە هەمان شێوە، لە باقی زمانەکانی تریشە. بۆیە هەر حاڵەتێک قاڵبێکی هەیە. لە سەرفا تۆ ئیشت چییە؟ چاوگە ئەهێنی ئەی گۆڕی بۆ ئەو قاڵبە جیاوازانە بە پێی مەبەستەکەی خۆت، تاوەکو ئەو گۆڕانکاریە نەکەی و نەیخەیتە سەر ئەو قاڵبە، ئەو معنایەت دەست ناکەوێت کە تۆ ئەتەوێ، بەرامبەر تێناگا مەبەستت چییە. ئەمە پێناسەی ئیستیلاحیەکەی بوو. بۆ نمونەمان هەیە، تەلەبەمان هەیە، تەلەبە یا با بڵێن چاوگەکەی ئەڵێن تەلەب یانی داواکردن. باش، ئەگەر بڵێ ئەو داوای کرد، پێشتر داوای کرد، ئەبێ بڵێت بیکەی بە تەلەبە فەتحەیەکی ئەیدێ. ئەگەر بڵێ لەمە دووە داوای ئەکا، ئەبێ بیکەی بە یەطلوبوو، داوا ئەکا. ئەگەر فەرمان بکەی بەوەی کە داوا بکە، ئەڵێ ئوطلب، داوا بکە. ئەگەر بتەوێ بڵێ کەسێکمان هەیە کە داخوازیکەرە داوا ئەکا، ئەڵێن فڵان کەس تالیبون. ئەگەر بڵێ داوا ئەکرێ، ئەبێ بڵێ مەطلوبون. بەم شێوە چاوگەکەمان گۆڕی بۆ چەند سیغەیەکی جیاواز لەبەر ئەو معنایانەی کە ویستمان. یا وشەی نەسر یانێ سەرکەوتن چاوگە، یەیت نەسەڕەی لێ دروستەکەی، یانێ بۆ ڕابردوو یەنسوور بۆ لەمە دووە، ئۆنسوور یانێ ئێستا فەرمانەکەی بە کەسێ سەرخا، ناسر یانێ ئەو کەسێک کە سەرخەری کەسێکی ترە، مەنسوور ئەو کەسێک کە کەسێ سەری خستووە، تەناسەرە یعنی لەگەڵ فڵان کەسە یەکتریان سەرخست، ئینتەسەرە یعنی سەرکەوت، ئیستەنسەرە داوای سەرکەوتنی کرد. ئەمانە هەموو قاڵبن. ئەم قاڵبانە بە خۆڕایی نییە تۆ وشەیەک لێرە نەسەرەیە و لەوێ تەناسەرەیە و لەوێ ئیستەنسەرەیە. هەر یەکە لەو قاڵبانە معنای تایبەتی خۆی هەیە. گۆڕانکاریەکەی تۆیش لەو چاوگەوە بۆ ئەو معنایانە لەبەر معنایەکە، لەبەر چییە؟ لەبەر معنایەکە کە مەقسوودە، مەبەستە، و ئەبێ ئەو گۆڕانکاریە بکەی تاوەکو بەرامبەر لێت تێبگا. بۆ وانەی ئەمڕۆ هێندە بەسە. وصلى الله وسلم على محمد وعلى آله أجمعين.